ئەمە دیمەنی کارمەندانی خۆبەخشی تەندروستیە لە سلێمانی سەرقاڵن بۆ ئەوەی بۆ ڕۆژی دووەم لەسەر یەک خۆپیشاندان بکەن. دنیا بن گۆڕانکاری زیاتر و زیاتری شەبینن هەمووان کۆبوونەوە بە یەک دەنگداوایان کرد کە ئەو غەدرە قوبوڵ نەکرێت و قوبوڵی ئەو جیاوازیەش نەکەن کە لە نێوان شارەکانی کوردستاندا کراوە. پەیامی بەردەوامی ئەگەینین بە هەموو لایەنێک دڵنیایی ئەدەین واز نایەنین تا بەدەستهێنانی مافەکانمان و ئەمڕۆ ڕایەگەێنین ئەبێت حکوومەت یان وەڵامدانی بۆمان هەبێ یان شکستی کەرتی تەندروستی ڕابگەێنێ لەم سنوورەیە. بەپێی ئەو بەڵگانی کە گەشتۆتە دەستمان جیازی و فەرقێکی زۆر زۆرێک لە نێوان پارێزگاکانی سلێمانی و هەولێرە و بۆ پێی کە ئێمەش ئەرکەکەی ئێمە هیچی لەی ئەوان کەمتر نییە کە ئیکێشین. هاتین خۆبەخشیمان کرد بۆ مەرجە کردمان کە ئێمە هیچ شتێکمان نەئەویست تەنها لە بە خۆبەخشی بووی ئەو شادەی کە هێناومانە بەدەستمان هێناوە خزمەتی نەخۆشی پێ بکەین خزمەتی گەلەکەمانی پێ بکەین بەڵام کە ئەبینین نەحاقیە کرێت جیاوازیە کرێن پێمان ناخۆش و حەزەکەین ئەو جیاوازی شتە نەمێنێت. ئەو بەڵگانە بڵاو بۆ تاوانێک کە لەوێ خەڵکیان دامەزراندووە و بەڵام لێرە هیچ. ئێوە جیاوازی نییە؟ داواکارم ئەوەیە خۆبەخشەکان و ئائیلەکان هەموو ئەو کەسانەی کە خۆبەخشیان کردووە تا ئێستا هیلاک بوون یعنی هیوا هەیە 300,000 مانگانە مەصرفی هەیە یعنی چی تۆ هیچی بۆ سەرف ناکەیت. بەڕاستی شتێکی ناحەقیە کە ئەو جیاوازیاکرێت لەبەرەوەی کە حکوومەت ئەگەر هەلی کار بۆ هەموو شارەکان بڕەخسەنێ بە یەکسانی بیرەخسەنێ وەکو هۆکار منیش نازانم هۆکارەکە چییە. جیاوازیەکان نەک لە نێوان شارەکاندا کراوە بەڵکو لە یەک شاریشدا لە نێوان دوو کوڕی شەهیددا جیاوازی کراوە. یەکێکیان کەواستی هەبووە دامەزراوە بەڵام کوڕی شەهیدێکی شەڕی داعش خۆپیشاندان دەکات تا دای بمەزرێنن. من وە خۆم کوڕی شەهیدم باوکم لە شەڕی داعشە شەهید بووە 2014 لە خەرەتەپە باشە ئەو کوڕە شەهیدێک هیچ مۆیەک هاتە ئێستا بۆ خۆبەخشێکم لە خەستخانەی شار بەڵام کوڕی شەهیدی پارتی ئەهێنن لە خەستخانەی شار لەوێ تاعین یەکەن بەس بۆ من هیچ ناکرێ. حکومەت مڵکی هەمووانە. بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و سندیکا و ڕێکخراوەکانی تەندروستی لە ناو خۆپیشاندەراندا بوون پشتیوانیان کردن بۆ ئەوەی ئەمانیش مافی دامەزراندنیان هەبێت. ئەم داواکاریانە ئەچێتە ناو ئەجەندای کۆبوونەوەی وەزارەت و ئەتوانم بڵێم برادەرانی ئێمە شەڕ لەسەر ئەم بارودۆخی ئێستاکەن و ئەم گلەی و گازاندانە بە ئەمانەتەوە گەێنراون بەوێ و ئەشگەن ئەبێ غەدر قبول بکرێ ئەبێ جیاوازی قبول بکرێ نەخێرە بێ فشارەکان بەردەوام بێ ئەبێ پەیوەندیەکان بەردەوام بێ ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان هەموو ئەندام پەرلەمانەکان هەموو بەرپرسان لە حکوومەتی هەرێم بێنە سەر خەت بۆم غەدرەی لەم مەنتیقەیە کرێ ئەبێ بێن داکۆچی بکەن لە داواکاری ئەمانە. لە سەدا 50 کارمەندانی تەندروستی لە خۆبەخشان پێک دێت ئێستا ئەوان بایکۆتیان کردەوە داوای گەڕانەوەی مافەکانیان دەکەن تاکو بگەڕێنەوە ناو نەخۆشخانەکان و چیتر کەرتی تەندروستی لە سلێمانی پەچی نەکەوێت. هێمن قادر کورد ساد نیوز سلێمانی.